بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵین کە لە دەرفەتێکی جیاواز و بەرنمەیەکی جیاواز بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان لە دا بۆ چواردەی مانگی پێنج لە شاری سلێمانی و لە پارکی هەواری شار فیستیڤاڵێکی جیاواز کرایەوە، فیستیڤاڵێک کە بە مانای کەلیمە جیاواز بوو، فیستیڤاڵی تام بۆ خۆشخوانی. ئەم فیستیڤاڵە ڕۆژانە زیاتر لە 7,000 کەس سەردانی کردووە و بە کۆی ئەو 4 تا 5 ڕۆژەی کە فیستیڤاڵەکە هەبووە، ئەو شەو ڕۆژەی کە فیستیڤاڵەکە هەبووە زیاتر لە 45,000 کەس بەشداری ئەم فیستیڤاڵی کردووە. ئەم فیستیڤاڵە بە تەکید کارێکی زۆری بۆ کراوە و هەروەها بە جۆرێک کۆمەڵک کەس تیا ماندوو بوون و هەروەها بەرهەمی ئەم فیستیڤاڵە دەشێ مەسەلەن بۆ منشتێکی جیاواز بێ و بەرهەمەکەشی ئەندازەیەک شتێکی جوانە، چونکە گرنگیدان بە خواردن بە شێوەی فیستیڤاڵ و هەروەها بە شێوەی گرنگی پێدانی دەستە جەمعی ڕەنگە لەلای ئێمە نەبوو بێ بە کللتور. ئەمە سەرەتایەکی جوانە بۆ ئەوەی کە ئێمەش ئەو خواردنانەی کە هەمانە یاخود ئەو خواردنانەی کە ئێمە ئەی خۆین بێن لە فیستیڤاڵێکی ئاوایە پیشان بدرێەوە، هەروەها دەستە جەمعیش بتوانین لێ بخۆین. بەڵە خۆشەویستان من بۆ ئەم بەرنمەیە چەند شێفێکم لەگەڵە لەوانە کاک شێف دلێر بەخێر بێیت. کاک شێف دلێر هەر بە خۆی دادوەریشە و سەرپەرشتیاری دادوەرانی ئەم فیستیڤاڵەش بووە و هەروەها کاک شێف دیار کە یەکێک بۆ لە دادوەرەکانی ئەم فیستیڤاڵە، ئەویش بە تەکید یەکێکە لە کوڕەماندوەکانی ئەم فیستیڤاڵە و هەروەها کاک شێف نەریمان ئەوش یەکێکە لە سەرپەرشتیارانی ئەم فیستیڤاڵە. لەگەڵیشە شێف تابانیش بۆ خۆی یەکێکە لە بەشدارانی ئەم فیستیڤاڵە و هەروەها بۆ خۆشی چێشخانەی هەیە. سەرجەمتان بەخێر بێن، زۆر خۆشحاڵین کە ئەم ئێوارەی ئێمەش لەگەڵتانین واتە کۆتا ڕۆژ لە فیستیڤاڵی تام بۆ خۆشخوانی. شێف دلێربا لە جەناب دەست پێ بکەم، گرنگی ئەم فیستیڤاڵەمان بۆ باسکە، بۆچی ئێوە ئەوە ماندوو بوون بەم فیستیڤاڵەوە و هەروەها دەزانم کە ئامادەکاریی زۆرتان بۆ فیستیڤاڵەکە کردووە. ئەم فیستیڤاڵە لەلای ئێمەش چۆن من لە پێشەکە وتم زۆر ینی ناوبانجی نییە، یاخود با بڵێن مێژوێکی دوور و درێژی نییە. ئێوە بۆچی ئەمەتان کرد، ینی بۆچی بە چ مەبەستێک فیستیڤاڵی تام بۆ خۆشخوانیتان دروست کرد؟ پێشەکی بەلای خوای گەورە و میهرەبان، فیستیڤاڵی تام ینی بەس خواردن نییە، بەڵێ ینی ئەمە شارەکەمان شاری سلێمانی پێویستی بەوەیە بتوانانی شتێک بکەی گەشت و گوزارێکی زۆر بینیتە ناو شارەکەەوە. یەکێ لەوانە فیستیڤاڵی تامە زۆربەی شارەکانی عێراق بەشداریان کردووە و هەموو مەطبەخەکان تیانە بەشداری کردووە، مەطبەخی عێراقی و کوردی و دیانیەکانیش و بە خۆشحاڵی و مەطبەخی کوردیش. شێف دلێر ئێوە وەکو شێفەکانی کوردستان ئەماتان کردووە و شێفەکانی عێراق؟ ئێمە شێفەکانی کوردستانی، بەڵام چەند دادوەرێکیش من لەبەرۆی لە شێفەکانی کوردستانم سەرۆکی شێفەکانم، بەڵام ئەندامی دەستەی دامەزرێنەری چێژنەرانی عێراقشم. باش ینی دادوەرەکان بۆ دەوڵەمەندکردنی فیستیڤاڵەکە و زیاتر دادوەری عێراقیش لەگەڵ دادوەری شاری سلێمانیە بەیەکەوە کاریان کردووە و بەس دادوەریش نییە یعنی لە فیستیڤاڵی تامە. مەبەست لە فیستیڤاڵەکە چییە؟ بۆچی ئەم فیستیڤاڵە مەسەلەن بۆ ئەم فیستیڤاڵە ینی وەکو ئاماژەم پێکرد بۆ هێنانی زیاتر گەشت و گوزارە و ڕیکلامێکیشە بۆ ئەو خاوەن ریستۆرانتە و ئەو خاوەن چێشتخانانە و ئەو خاتونانەی کە خاوەنی پەیجن ئەو خاوەنی ینی خوانی سەفەری و شتیان هەیە لێرە ڕیکلامێک بۆ خۆیان بکەن و ینی ئێمە شێفەکان وەکو هاوکار بووین بۆ باشە. بابزانم تا چەند لە سەردانکردن و هەروەها لەو بابەتانەی کە پێشکەشتان کرد بوو تا چەند ڕازین، تا چەند خەڵک پێشوازی لە فیستیڤاڵەکە و لەو بابەتانەش کرد کە لە فیستیڤاڵەکە پێشکەش کراوە؟ لە فیستیڤاڵەکە وەکو ئاماژەم پێکرد هەموو بەشەکانی لێ بووە، بە شیرینیەوە، بە غەربیوە، بە خواردنی کوردەواریوە، خواردنی عێراقیوە، هەمووی بەشدار بوو. بە خۆشحاڵیشەوە خواردنی سلێمانی و کوردەواری خەڵک زۆر
زیاتر داواکاری هەبووە لای خەڵکەوە. ئێمە شێفەکان بەس تامی خواردنمان نەکردەوە دادوەری، ئێمە جهتێکی براقبیش بووینە لێرە، ینی سەردانی هەموو ئەو مەطعمانەی کە بەشدار بوون لێرە ڕۆژانە بەشداریمان کردەوە بۆ تەماشای تاکیدمان کردووە لە گۆشت لەو موادە بەکاری دێنێن لە پاک و خاوێنی لە خواردنەکان بە بەرچاوی خۆمانەوە، ینی هەموو شتەکان ئێمە سەرپەرشتیمان زۆر باشە. شێف دیار با بزانم جەنابەت چۆنەڵی یەکێک بووی لە دادوەرەکان سەرپەرشتی دادوەرەکانیش ئەندازەیەک با بزانین تا چەند چوزان ئەو مەرجانە چی بوون کە چێشتخانەیەک یاخود با بڵێن ئەو مەطعەمێک کە دێ لێرە خواردنی خۆی عەرزەکە و هەروەها خواردنی خۆی پێشکەشەکە مەرجەکانی ئەوە چی بوون مەرجی بەشداریکردن؟ سەرەتا بەنای خۆی گەورە بەخشندە و مێرەبان ساز بۆ کەناڵی پەیام بۆ بەڕێزێت بۆ هاوڕە شێفەکانم. مەرجی ئەوانی کە بەشدار بن لێرە پێش هەموو شتێ پاک و خاوێنی بوو و ئەو خواردن وشتانی کە بەکارێنن کە کوالەتی بەرز بێت و هیچ شتێک لەبەر هەتاو نەبێت و بەڕادی خۆیە بێت تاسی ئیستیل یان شوشەوات شتی شوشەوات بەکار بێنێ ئەو بەو جۆرە بوو. زۆرنی زۆری ئەو شتانی کە ئێمە داوامان لیان کردبوو بەڕاستی ئەوانیان جێبەجێ کردبوو تا ئاستێکی بەرز زۆر باش بوو. باشە بابزانین ئەو خواردنانەی کە پێشکەشەکرا بە سلێمانی ئەڵەن شارە چڵێسەکە، ینی شارێک کە بەمانای کەلیمە حەزی لە خواردنە. ڕاست بابزانم ئەو خواردنانەی کە پێشکەشەکرا تا چەند پێشوازی لێکرا؟ بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ کە دوم ساڵە ئێمە بەشدارین لە فیستیڤاڵی تام 2 ساڵە دەستی پێ کردووە. لە ساڵی پار باشتر بوو، خواردنەکان لە غەربی لە شەرقی بەحریەکان شیرینی شیرمانی دوادرمەکان ئەوانە هەمووی بەشدار بوون، کەبابخانە ئەوانە هەموو بەشداریان تیا کردووە. بەڕاستی لە هەر هەمووی دەوری هەبوو ئەوەی کە ئێمە وەکو شێفەکان زۆر دڵمان پێخۆش بوو خواردنی کوردەواری بوو کە تیای بوو لە قوڕاو لە کفتە بە نێرگزی کە پێڵەن کفتە وەزیری، خواردنی شەقڵاویەکان، خواردنی هەولێر و پشدەر و ئەو شۆنانی هەمووی تیا بوو. و لەوە مهمتریش ئەکێ لەم خانمێکە لەگەڵمانایە زۆرنی خواردنەکانی ئەم کوردەواری بوو کە بەشدار بوو لەگەڵمانە لە قەرەخەرمان و لە ساوەر و لە شتەکانی کەوە بە هەمان شێوە. ئەتوانم بڵێم تا ئاستێکی بەرز خواردنی کوردەواری نەو فیستیڤاڵە بەرزکرایەوە. باشە زۆر باشە. با بچمە لای شێفتابان. شێفتابان ئەم سینەیەکە لە بەردەسی منە وازانم خواردنی تۆیە وەنیە؟ جەنابەت دروست کردووە. ئەتوانی عەزێت بچێشی لێرە بۆ بینەرانی خۆشەویستی باس بکە بزانین چی لێناوە ئەگەر بێتە ئێرە بێتە ئێرە فەرموو جا تۆ باسی کە منیش تامیەکەم باشە؟ هەرچەند پێش هەموو شتێمە پێتی بڵێم ئەوە چەند سەعاتێکە تەرتیب کراوە ساڵەوانێ. زۆر باشە. ئەمەیان ئێسامە قەرەخەرمانە. ئەوە یەکێکە لە خواردنە کوردەواریەکان، مۆرکی کوردەواری پێوە دیارە و بەڕۆنی کوردیش ئامادەکراوە. دەستخۆش. چۆن ئێوە بەچی ئازانە کە ئەمە کوردیە ینی قەرەخەرمانەکە چونکە بە خۆ دەزانانی ئێستا لە وڵاتانی تری شەوە دێت زۆری زۆرە وانە کە ئەی شویتەوە ڕۆنەکەی زۆر سەوزڵاوەیەتەوە وردە و دەتکەبەردی زۆرتیایە تووشی سوتاوی زۆرتیایە ئەمە کوردی ئەوە کوردی. بەڵام عادیەکە وانە هەروەکو برنجە شویتەوانی و تەواو ئەوستەبی خۆی کوردیە لەوەی بەردبەردانە بکەوێ. زۆر باشە. ئەم دوو جۆر برنجە بەڵێ بریانە ئەمیشان برنجی سادەیە. باشە ئەو دوو برنجەکەش هەر کوردیە؟ ناوەڵڵا هەردووکیان برنجی ئاساین. باشە ئەمە برنج. ئەم خواردنیان چییە؟ ئەویان مەحشوی باینجانە بە زۆر طریقە ئەکرێ. من لێرە بە گەرما و گەرمی ئامادەم کردووە بۆ مشتری بە فڕن. بەڵێ لە قیمە و پێکاتەکانی لە قیمە و کەرەستە و بەهاراتی خۆی لەگەڵ پەنیرە. ئەمە تا چەند ئیلهامت لە شتی کوردی وەرگتووە؟ وەڵاهی کەم تا زۆر ئیشم لەسەر کردووە وەبای خۆشی تەڵەبی هەیە، بەڵام منەمە ئاماژە بەوە بکەم بەدەر لە خواردنە کوردیەکان خواردنی غەربیشم هەبوو من و یەک دوو جۆر شیرینیشم هەبوو کە بەڕاستی خواستێکی زۆر زۆری لەسەر بوو لێرە پێم وابێ بەز من هەمبوو. باشکەواتە با بپرسم بزانم خواردن تەڵەبی زۆرتر بوو یا شیرینی؟ شیرینی ترالیچەکەم کە شیرینێکی زۆر تایبەتە بەداوای لێبوردنەوە نەمبوو نمونونەکەی بێنم نەمابوو ئەوە زۆر زۆر خواستی لەسەر بوو لەبەرەوەی بە زۆر شێوە ئاماداکری ئەو شیرینە، بەڵام تایبەتمەندیەکەی ئەوە بوو لە لای من ئەو پێکاتی ئەو کێکەی کە ئامادەمە کرد بۆی هێلکەیتیانە بوو.
ئەی ئەمان ئەم خواردنیان ئەوە لە بنکوبەیە ئەو ژێکێکە لە ئیشەکانی خۆم و داهێنانی خۆمە لە هیچ شوێنێکی ترانێ و پێشم وانێ هیچ کەسێ هەیبێت چکە بە داهێنانی خۆم ئامادەم کردووە بەڵێ بەڵێ بە دوی کوردی لەگەڵ ماستی مەڕی کوردی وەجاترە کۆمەڵێک سەوزەوات لەگەڵ کوبەکەی کە ئامادەم کردووە باشە ئەمە ئەندازەیەک شێوەی تامی ناچێتەوە سەر قوڕاو بەڵێ زۆر کەس لە مشتەکان هاتوونەتە لام ئەمەم دوو ڕۆژێک کۆتایی هەمبووە سوپاس بخوا ئەوەی سە بەشی بەرنامەکەم خستبۆلاوە گەرنە هە لە ڕێوە نەما ئەیانوت قوڕاوە بەڵام قوڕاو نییە قوڕاو سنگی مریشکی تایە و زۆرێک لەو بەهاراتانەی کە بۆم بەکارێناوە لە قوڕاو هەر بەکو کوبەش بەکار نایە زۆرتر یا سنگی مریشکەیە گۆشتی حیوانی تێەکەن و بەڵێ تێ ئەەکەن ئەوە بە هەر شێوازێک ئامادە کراوە بەڵام ئەم شێوازەی من داهێنانێکی خۆمە بۆم طریقەیە زۆر بەلەز زۆر باشە زۆر تایبەت ئەمەی تریان چییە؟ ئەمەیان داوت پاشایە داوت پاشا بەڵێ بۆ برنجە سپێکە ئامادەم کردبوو قیمەیە سوورمان کردوتەوانێت لەگەڵ شلەی پەتاتە لەگەڵ شلەی فاسۆلیاش پێشکەش ئەکرێ بەڵام من ئەمڕۆ لەبەروی بە دارچینی کردومە شلەی پەتاتم بۆڵ بژاردووە دەست خۆش بێ ئەمەشان ئەمە چیکنکاریە ئەمەیەکێکە لە خواردنە غەربیەکان غەربیە من ڕۆژانە 4 تا 5 جۆر خواردنی غەربیم هەبوو ئەمەیەکییانە لەوە چیکنکاری کە زۆر خواستی لەسەر بوو چیکنکاری بە چی دروست ئەکرێت لە کرێمی تەبخ دروست ئەکرێ کۆمەڵک بەهاراتی خۆی کە تایبەتە لەگەڵ سنگی مریشک و پەنیر دەستەکان خۆش بێ پرسیاری تریش لێکم بەزۆ تەشکرەوە دابنی شەرەوە بێ زەحمەت دەستەکان خۆش بێ شێف نەریمان لە خزمەتداین تۆ بەچی بەشداری کردووە شێف نەریمان تۆ ئەزانم سەرپەرشتیاری بەس ینی خواردنوشتت لێرە دروست نەکردووە سەرەتا بە ناوی خۆی گەورە و بەخشندۆ میهرەبان بە خێراتنی بەڕێستانەکەم کەناڵی پەیام بەخێر بێن سەر و سەرچاو دەنگیش بەرزکەیتەوە بەخێر بێن سەر و سەرچاو خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانە بەشدارە بین زۆر خۆشحاڵم بەڕاستی من بەشداری وەکو بەشداری خواردن و بەشداریم نەکرۆ بەڵام دادوەری تام بووین ئەمە لێرە سەرپەرشتیار بووم لێرە بۆ تامکردن تاممانکرۆ بەڵام خواردنمان تەقدیم نەکردو ئێمە خۆیان پێشکەشمان نەریمان با بزانم لێرە تۆ چ خواردنێکە زۆر بەدڵ بووە یاخود چی جۆرە خواردنێکە زۆر خواردووە لێرە ئەم چەند ڕۆژە بەڕاستی من خواردنەکانی تابانخانم زۆر بێخۆش بوو بە حەقەت یعنی خواردنەکانی ئەو نزیک بوو لە خواردنەکانی منەوە بەڕاستی ینی مەجموعەی خواردنی وەک فرانسیسکۆکەی چکنکاریی کرده بوو و زائدەن کفتێکی خۆشیشی کرد بوو بەڕاستی کفتەکانی زۆر بەتام بوو بە حەقەت ینی زیاتر لە ئەو خواردن بەڵام خواردنەکانی شمەر تاقی کردوێتەوە بەڵام هیچیان نەگەیشتونەتە خواردنەکانی تابانخان بەڕاستی بۆ شێوازە بەڕاستی دەست خۆش شێف دیار با بزانم ئێوە بەتەمان هەموو ساڵێک ئەم فیستیڤاڵە بکەن بەتاتانەوێ ئەمە ئەم جۆرە گرنگیدان بە خواردن ئەوانە بکەن بە کەلتور لە شاری سلێمانیە یا بیرتان لەوە کردوەوە تەجاوزی شاری سلێمانیش بکەن لە شوێنی تریش بیکەنەوە بەڵام خۆی ئێستا بووە بە باو بەڕاستی سەر سلێمانیە هەفتانە هەیە دوو هەفتە جارێک هەیە لە پارکی ئازادی ئەکرێ بەم قەبارەی نییە ئەمە ساڵانە ئەکرێ هەموو ساڵێک ئەکرێ ساڵی پارێش کرا ئەم ساڵ شەکرێت ئینشەڵا بەرەو ساڵ سێمی شەڕۆین هیوادارم ئەمە پەری پێ بسەندرێ ئەمە بۆ بژانەوەی ئابووری و هەلی کاریش بۆ ئەو گەنجانی کەسە بەشدارە زۆرینیان نەماڵەوە هاتوونە لێرە کە پێیان گرتووە و خوارد نەفرۆشن و شتەی جوان تەقدیمەکەن بۆ ئەوان ینی شتێکی تازەیە زۆر جوانە ئەتوانم بڵێم بۆ گەنجەکانیشمان زۆر باشە چاویان تۆزەگە کرێتەوە کە شتەکان ئەبینن یعنی تامی ئەنواع خواردنی کوردی فۆلکلۆرەکانی خۆمان ئەبینن و گەشتارێکی زۆر ڕومانتیەکە کە بیانین خواردنەکانی خۆمان ئەبینین ئەوە بۆ ئێمە زۆر ئەساسە باشە شێف دیار با بزانم خواردنە کوردیەکان توانای منافەسەکردنی خواردنە غەربی و خواردنە جیهانیەکانیان هەیە واللهی من ئەڵەم هەیەی لەبەر ئەوەی خواردنەکانی ئێمە نەتووشی نەخۆشیەک دەکا کە کوشن دەبێت بە هیچ شێوەیەک نەخراپیشە زیاتر خواردنەکانی ئێمە لە دوێنێ و لە ماست و لە تۆراغوها لەم شتانە زیاتر پێک دێن بڕۆ ناکەم هیچ خراپێکی تیا هەبێت ئەوانی بیانیەکانیش هەست کللتور و هەز وڵاتێک بەڕاستی بە حەقی خۆی ئێستاکە خواردنێکی کوردی لەگە خواردنێکی بیانێدانی هەمووی ڕێزێکی تایبەتی خۆی هەیە لای ئێمەش خواردنە کوردیوارەکان زیاد لە تایبەتی خۆی هەیە شێفدێرمە باشە زانی کە ئێمە دەمێکە هەوڵی ئەوەیەن کە خواردنە کوردیوارەکان زیندوو بێتەوە تا ئێستا زۆر باشە عنی چۆتە ئاستی باڵا زۆر باشە با لە شێف دلێر بپرسم شێف دلێر تۆ لە چی خواردنێکی کوردی زۆر ڕازیت یاخود بە خۆت حەزت زۆر لە چی خواردنێکی کوردیە یا بەنیازن مەسەلەن چ خواردنێکی کوردی بکەن بە براند ینی
ئێستا خواردنە جیهانیەکان هەرێکان مەسەلەن بۆ منە شوناسی خۆی هەیە بابزانین ئێوە بۆ خواردنە کوردیەکان چیەکەن بەتەمان خواردنێکی تایبەتمان هەیە توانای منافەسەکردنی ئەبێ و بێ بە یەکێک لە براندەکان بەڵێ ئەوە یعنی خواردنی کوردەواری خواردنێکی کەم نییە تەمەنی ئەگەڕێتەوە بۆ 4,000 ساڵ 5,000 ساڵ این کاتی ئێمە باوباپیرانمان گۆشتیان هەبوو برژانیان و بەرخیان برژانوە وڵاتێکی وەکو ئەمریکا مەطبەخی نەبووە 330 ساڵ پێش ئێستا هیچ نەبووە من لەبەر ئەوەی لە مەطبەخی عێراقیش ئیشەکەم مەطبەخێکی کۆنا بەناوبانگە و مەطبەخی کوردیش ئیشەکەم جا لەگەڵ هاوکارم هاوپیشەم کاک دیار یعنی شتی و بەرنامەیەکمان داناوە ئیشەکەین لەسەری بەس چۆن بڵێ جارێ شتەکە لە بیدایەتێتی ئەمانەوەیە ئەو خواردنە کوردەواریانەی کەون بووە لە لادیەکانە هەیە مەسەن لە شارباژێڕ و لە هەڵەبجە و لە دهۆک و زاخۆ خواردنی کوردەواریمان هەیە هەیمانە مەوسمیە هەیە دائیمیە بتوانین زنووی بکەینەوە ئەگەر شتێکی کەمیش بێت داخلی منوێی مەطبەخی کوردی بکەین یعنی ئێمە بۆچی یعنی ئێمە شارێکی گەشتیارین من ئەگەر گەشتیارێکم لە ئیتالیاوە بۆ بێ بیزە ئیتالی بۆ بدەمێ ئەوە خواردنی خۆیەتی ئەبێ من کەلتوری خۆمی نیشان بدەم یعنی ڕێزمێ بۆ مەطبەخی ئیتالی یەکەمی جیهانە ئێمە ئێستا شتێکی وامان هەیە بەتەماین ئینشاءڵڵا خوای گەورە تەمەنیدا ئەو خواردنە کوردەوارانە کۆی بکەینەوە لە ڕێگەی شێفەکانمانەوە داخلی منیۆی مەطعەمەکانمانی بکەین ئەو خواردنە کوردەوانش کە ئێستا هەیمانە بتوانین پەرەی پێ بدەین بە شێوازێک و دیزاینێک دای بنین بتوانێت منافەسەی ئەو مەطبەخە گەورانەی ژیان بکە بەڵام ئێمە لە سەرەتای ڕێگەوەین ئینشاءڵڵا بەڵام هەر بەردەوامە بین هەوڵی خۆمانە دەین شەف نەریمان بەڵێ کاکە با بزانین ینی ئەم جۆرە فیستیڤاڵانە هەر تایبەتە بۆ شاری سلێمانی ئەوانەی کە بەشداریان کردووە لەو 45,000 کەسە هەر خەڵکی سلێمانین یاخود لە شارەکانی دیکەشەوە هاوڵاتیان هاتوون بۆ بەشداریکردن لە فیستیڤاڵ بەڵێ کاک پەیوەندم بە حەقەت ینی شارەکانی تری زۆر بەشداریان کردووە بۆ نمونە لە هەولێرەوە ئێمە شێفەکانی هەولێر بە خۆشحاڵیەوە سەردانمان کردن سەردانیان کردین ئەفو سەردانیان کردین هاتن زیاتر هاوڵاتی بەڵێ هاوڵاتی بەڵێ هەوڵاتیانی زۆر هاتون لە هەولێرەوە هاتوون لە چەمچەماڵەوە هاتوون لە کەرکووک هاتوون لە بەخاوە هاتوون زۆربەی شوێنەکان هاتوون کاک پەیوەندم بەڕاستی ینی هەڵەبجا ینی مەسەلەن زۆر شوێنەکان هاتوون بەڕاستی ینی مای دڵخۆشیە بەڕاستی بۆ شاری سلێمانی کە لە هەموو دەڤەرەکانی ترەوە سەردانی سلێمانیان کردەوە بە حەقەت بەڵێ شێف تابان عادەتەن لە کللتوری ئەمە زۆرتر هەر خاتوونەکان چێش لێنێن واتە لە لای ئێمە لە بیرکردنەوەی ئێمە بێ ئافرەت چێش لێ منێ بەڵام ببینی کە لە مەطعەمە زۆرتر مەسەلەن پیاو چێش لێنێ تۆ ئێستا ئەم هینەت پێ چۆنە ئەم نەریتت پێ چۆنە پێت خۆشە لە بازاڕیش هەر خاتوونەکان چێش لێ بنێن یا ئەوە شتێکی ئاساییە کە پیاوش چێش لێ بنێ جارێ ئەو بۆ چوونە زۆر هەڵەیە کە هەرەبێ ئافرەت لە مەطبەخا بێ و پیاو لە دەرەوە خواردن دروستکە نا من زۆرێک لەم شێفە بەڕێزانە ئەناسم لە ماڵی شەو خواردن ئامادەکەن یعنی لە خێزانەکانیان بیستومە کە خواردنیان ئامادە کردووە یعنی ئەوەنێ هەر لە مەطعەم و لە دەرەوە بۆ خاتوونەکانیش بە هەمان شێوە قەیچەکە یعنی زۆر ئاساییە ئەو بەهرەی تایە ئەو توانایی تایە ئەو دەزڕنگینەی تایە پێویستە کات تێکەڵی کۆمەڵگای دەرەوە بێ پێویستە کات بچێتە ناو بازار پێویستە کات بچێتە شوێنە گشتەکان پێویست ئەکا میوانخانەیەکی هەبێ گەورە یعنی تایبەت بەخۆی زۆر زۆر ئاسایە هەنێک کات من ئەڵێمەوە لە بیرکردنەوەمە یعنی تۆ ستافێکی ئافرەت پێک بێنی تەواوی چێشخانەکە هەمووی ئافرەت بێ باشە شتێکی باشت بیرهێنامەوە لە ساڵانی ڕابردووە زۆرینەی هەرە زۆری چێشخانەکان چ شێفچی وەستاکانی هەمووی هەر پیاو بوو ئێستا وردە وردە خەریکە کەلتورەکە گۆڕێ واتە ئافرەتانیش مەطعەمدانێن چێشخانەی تایبەتی خۆیان هەیە تا چەند گرنگە ینی گرنگی بەمەش بدرێ پێویست ئەکات زۆر گرنگی پێ بدرێ ئەو کەسانی کە بەهرەمەندن هەر کەس لە لای خۆیەوە توانای خۆی دەربخا هەنگایی بۆ بنێ وردە بۆی بچێتە پێشەوە بە تایبەت لەناو ئێمەی کۆمەڵگەی کووردە یعنی ساڵان بەس لە وڵاتی غەربە هەبوو ئافرەت لە دەرەوە کاری ئەکرد یعنی ئێمە بۆ بیرکەینەوە ئافرەت بەس دەبێ مۆزەفێکی دەرەوە بێ زۆر ئاساییە با خاوەن کارێکی تایبەت بە خۆی بێت ئەو شتە زۆر ئاسایە و پێویستی شەکا گرنگی پێ بدرێت باش شێف دیار با بزانم ئێوە بە چ مەبەستێک
کۆمەڵی شێفەکانی کوردستانتان دامەزراند. بەڵێ ئێمە لەبەر هۆکارێک دامان مەزران یەکەم پیشەی خۆمانە کەسانێکی تر ئەو کاریان کردوە دەست کە پیشەی خۆیان نەبوو و هەندێک جار فێر بوون بە ناوی شێفەکانەوە پارانە خەڵک وەرەگرت دەچوون هەوی تەزویرانە کرد شادی تەزویرانە کرد ئێمە لەگەڵ کۆمەڵە میوانخان و چێشخانەکان و شێفەکان کە لەگەڵ شێف دلێرە و بەیەکەوە دەستمان پێکرد ڕێکخراوە دیموکراتیەکانشمان لەگەڵا بوون شتێکمان پێگەیە ناودیان کاکە چەند شێفەیە با پەرتەوازە نەبن بڵاوبینەوە چونکە بەغداد نەجەف کەربەلا هاولێر زۆرینی شوێنەکان شێفەکان ناخوانێکیان کردو و هەرکی ناوێکی بۆ خۆیان لێناوە ئێمەش لێرە بیرۆکێکمان دروست بوو کە ئێمەش هیچمان زیاتر نی لەوان سلێمانی بانەڵن بێخاوانە بێ کەسە کۆمەڵی شێفەکان هەمومان 100 ئەندامان پێک هێنا سەرۆکی شێفەکەمان شێف دلێرە و من بەڕێبەریانم و زۆرینی ئەندامە بەڕێزەکانمان ئافرەت و بڵێ نێرومەی زۆرتیایە تێکەڵین بە دڵێکی فراوانەوە کارەکەین و نەمانشو شێفەکان پەرتەوازە بن زیاتر لە 100 ئەندامین کۆمەڵی شێفەکانی کوردستانمان دامەزران لە قیسلێمانین ئێمە بەبێ ئێمە هیچ شتێک ناکرێت تەنانەت چێشخانێکش کە کرێتەوە ئەبێت لای ئێمە ئیمزایەک وەرگێ مۆرێک وەرگێ بۆەوەی بتوانێت کاروبارەکانی چێشخانەکەی کە دایمەزرێنێ ڕایپەڕێن لای ئێمەوە. زۆر باشە شێف دلێر ئێوە وەکو تۆ جەنابەت وەکو سەرۆکی کۆمەڵی شێفەکانی کوردستان چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەو خواردنەی کە ئێمە خۆین چ لە مەتعەمەکان چ لە ئەو خواردنگە گەڕۆکەکان چکە ئێستا کابێ بە ئێوارە شارێکی وەکو سلێمانی هەر هەموویە بێ بە خواردنگە چیتان کردو بۆ ئەوەی کە ئێمە خواردنێکی تەندروست بخۆین خواردنێک بخۆین کە زیانمان پێ نەگەیەنێ ئەبێ ئەمە لانی کەم ئەمە لە ئەولەویاتی ئیشی ئێوەیە بێ. بەڵێ خواردن مەبەست ئێوە چیتان کردو بۆ ئەوە خواردن هەر ئەوە نییە لێنی ئەبێ من ئەمڕۆ خواردنیەکەم بە تۆ ئەبێ بزانم ئەو خواردنە هەتا چەندێک زیانی هەیە هەتا چەندێک سوودی هەیە خواردن زۆر خەتەرە یعنی ئەوە ئێمە خواردنەکە دروستکەین و بێن بە خەڵک بیخوا ئەبێ بزانم ئەو خواردنە لێنەی چۆن لێنەی ئەو خواردنە بۆچی دەرەجە حرارەی دەروا بێ بۆچی بیئەیەکە بێ چەند سەعات ئەمێنێ چۆن ئەڕوا سەرقاپی هەیە سەرقاپی نییە چەنێ بێنێ بەکتریاگرێ بە چەنێ تێکە چێ شێفە بێ ئەو شتانە ئاخر شێف دلێر ئێمە هاوڵاتێکی برسیمانە ئێوارە بەڵێ ڕەنگە لە ماڵەوە خواردن حازر نەبێمانە بچین نامخۆین جاروە لەسەر شۆستەیە نانەخۆین لە مەتعامێکی گەڕۆکە لەسەر عەرەبانەیەک لەسەر ینی چۆن دڵنیا بین کە ئەو خواردنە زیانمان لێ نایە. ئێمە بەڕاستی کۆمەڵی شێفەکان ئێمە ناو خۆمانە یعنی ئەم کە هەیمانە ئەو خوشکە بە ڕێزانە لەگەڵمان ئەو برایانە لەکە لەگەڵمان من ئێمە خولمان هەیە معلوماتە گۆڕینەوە بە یەکەوە خولی ئەکادیمیمان هەیە خولمان هەیە بۆ خواردنی تەندروستە یعنی ئەمانە هەمویان هاتوونەتە خولەوە بەشدارە بن خەڵکی ئەکادیمیمان لەگەڵایە هەرکەس لە گوێرەی اختصاسی خۆی ئیشەکە بەڵێ کات خۆی هەر هەبووە برنجەکە بێن ئێستا برنج هەیە یعنی لەوانەیە جاران خەڵک هەبووە برنجی بە ئاوی سارد هەروە شۆردوێتەوە لی ناوە بەڵام ئێستا هەموو شێفێکی مەزانێ برنج ئاردی هەیە نەشەی هەیە ئەبێ ئاوەکە زۆر گەرم بێ ئەبێ ئاردی نێڵی نەشەی نێڵی هەتا ئەو یعنی شەکرە بەرز دەکاتەوە تا زیاتر یعنی زۆر شت هەیە ئەو برنجە نابێ بمێنێتەوە لە ڕیستۆراندا سارد بکرێتەوە ئەگەر گەرمیکەیتەوە زەرەکەی چییە مادەیەکی ژەهراوی دروستەکە یعنی ئێستا جاران ئەمانە نەبووە بەڕاستی بەڵام ئێستا هەیە ئەو بەرنامەمانە زۆر باشە با لە ئیمکانێتەکە کەم باش لە شێفدیار بپرسم ئەم پرسیارە چونکە پرسیارێکە مەسئولێتی تایە شێف دیار ئەگەر کەسێک برسی بێ و لە ماڵ بچێتە دەرەوە بێوە نان بخوا تۆ پێڵێ بچێ لە کوێ نان بخوا من پێڵم بچێت لە ڕێستۆرانتێ نان بخوات ڕێستۆران بەڵێ ڕێستۆرانتەکان هەم ڕێپێدراوە زوو لیزنەکانی قایمقامێت و وەزارەتی تەندروستی سەردانیانەکەن و هەم شوێنێکی هەوایەکی پاکی هەیە بەڕاستی مێزەکەی بە بەردەوامی پاکەکرێتەوە منش لەگەڵ هەندێک لیزنەکانیم هەندێک جار لاوەتی چاپۆشی لە زۆر شوێن بکرێت بەڵام یعنی لەسەر خواردنی سەر عەربانەکان هەندێکی هەمویان ناڵین هەندێکیان ئەوە نییە بەڕاستی بتوانین لەسەر عەربانەکان خواردن بخۆیت بەڵام هەندێکشیان وەڵاهی قابلی ئەوەیە لە ڕێستۆرانتەکە باشترە
بەڵام خۆ هەمووان هەرێک لە ئێمە شوێنی پاک و خاوێنە زانین شوێ ڕووی تێکەین جارێکە چی خراپ و جای دوم ناڕێتەوە ئەوەژێ باشە شێف نەریمان بەڵێ کاک بابزانم چی جوانت بینی لەم فیستیڤاڵە چی خۆشت بینی چ شتێکی جیاوازت بینی جیاواز لە ساڵانی ترکە کراوە شتێکی تایبەت بە ئەم فیستیڤاڵە بێ جێگای دڵخۆشی بێ بینەرانی باس ئەوەی جێگای دڵخۆشی بێ وەکو شەفەکانی کوردستان بڵێن شەف لێر کۆمەڵێشی شەفی پێکەنەوە بەڕاستی شەفەکانی کوردستان بەحەقەت ینی ئەم شەفانە ئەو من ئەو جوانم لەوای بینی شێف لێر هەستاوە شەنێت و شێوەکان مەغدور بن یەکە بە یەکە ناوی هەمویانی نووسیەوە بەشدار بوون تیا بەڕاستی من ئەم جوانیم تیا بینیوە لێرە ینی من زۆر سوپاسی شێف لێرەکەم بەڕاستی دەست و چاوی خۆش بێ بە شتە جوانی کردوێتی شتی جوان زۆرە کاک پەیوەند بەڕاستی ینی بۆ نمونە هەندێک خواردنی جوانمان بینیوە مەسەلەن هەندێک بەرنامەی جوانی تیا بە وەکو جەنابتان و کەسان بەرنامە جوانی بەڕێستان ینی شتی زۆر تیا بە جوان بەڕاستی ئەندامەکانی خۆشمان زۆر بەڕاستی چالاک بوون زۆر ینی بەحەقەت ئەم سەریان بێ بەرامبەر ئەوەستاون ینی ئیشان کرد چالاکی شان کرد بەحەقەت ینی ئەمان تیا بوون جوانی زۆر باشە شێف تابان پرسیارێک تۆزە تەرفیهیشە بۆ گەنج لە کاتێکە کوڕی دایک و باوچێتی کچی دایک و باوچێتی یاپراخ ناخوا دۆینە و چوزانم قەرەخەرمان و ئەو خواردنە کوردەواریانەی کە مەسەلەن بۆ منوە خۆمانەمە وەکو گەنمە کوتا و ئەمانە ناخوا بەڵام وەختێکە زەواجەکەن تەسەوریانە گۆڕێ تا تەسەوریان بۆ خواردنی خواردنەکانی ژەخ گۆڕێ ینی بە چوونی تۆ ئەمە چۆکارێکە پێشی زەواج هۆکارەکەی گەڕێنمەوە بۆ دایکەکە بە تایبەت ئەم مناڵی فێری فاستفود کردووە فێری خواردنی خێرایی کردووە یەک جاروتی ئەو خواردنە ناخۆم دیلیڤەری بۆ داواکە ئەم خواردنێکە ناخۆم نەخێرتەوەکو دایکێک لەسەرتە لە پێش ئێمە و پێش باپیرانمان چیان خواردووە وەرە ئەو خواردنە کوردەواریانە بۆ هەموو ڕۆژێ خواردنی فاستفود و سورۆکراو بێ لە هەفتەیەکە جارێ با کوبەت هەبێ لە هەفتەیەکە جارێ با کفتە دەبێ با قەرەخەرمانت هەبێ با ساوەرت هەبێ ئەیگەڕێنمەوە هۆکارەکەی بۆ دایک بە تایبەت یعنی ئەو لەسەر دایکە کە چۆن مناڵەکەی ڕابێنێ ئەو خواردنانەی پێ بناسێنێت لە کاتی زەواجە کە چۆی لای هاوسەری ئەگەر بێت و ئەم کچە لە ماڵی دایکە خواردنی کوردی ئامادە کردبێ خواردی بێتی بەخوا بە هاوسەریشی ئەناسێنێ بەڵام لەگەڵ ڕێزم بۆ زۆرێک لە خاتونەکان ئافرەتمان هەیە زەواجیشەکە هەر خواردن نازانێت نەک غەربی و نەک کوردی ئەو ژەر فێری فاستفود بووە یعنی هۆکارەکەی هەرە گەڕێتەوە بۆ خێزان باش بابزانم شەف نەریمان با لە جەنابێشت بپرسم بابزانم تۆ سەرۆکارێکی زۆرت لەگەڵ خواردنی بیانی ینی خواردنی غەربیە بەڵێ کاکەوان خواردنی غەربی شوناسی خۆی وەرگرتووە ئێستا خواردنێکی ڕەنگە شێف دیاریش و شێف دلێریش ینی پشتیوانی قسەکەم بکەن ینی تۆ ئێستا بتەوێ خواردنێکی بۆ منە وڵاتێکی تر بکەی بە خواردنی خۆ ناتوانانی بەڵێ بەتەکی ناتوانیوە بەڵام چەندێک ڕەوایە مەسەلەن بۆ کوردیش کە ئەو خواردنانەی کە خۆی هەیەی دەستی پێوە بگرێ ئەو خواردنانە بە تایبەتمەندی خۆیەوە بمێنێ واتە ڕێگری بکات لەوەی کە خواردنەکەی بێ بە خواردنی قەومێکی تر گەلێکی تر برانتیان بەڵێ کاک پێوەن بەڕاستی ئێستا مەسەلەن خواردنی غەربی خواردنە غەربیەکان بە ئەمە خواردنی سەریع بەحەقەت سەریع بەحەقەت یعنی ئێستا خواردنی بۆ کوردیەکان بۆ نمونە یاپراغا ئەمەیە مەسەلەن خوڕاوە ئیتر هەروە بێتەوە دۆی نەیە ئیتر زۆر شت لەو شتانێ باقەت بەڵام ئێستا ئەتوانی تۆ بۆ منە خواردنێ دروستکەی خۆت شخصی خۆت ئەگەر شێفێبی خواردن بیکەی بە خواردنی خۆت مەسەلەن ئێستا هەموو شێفێک مەسەلەن هەموو زۆر جار باسم کردو هەموو شێفێک بۆ نمە سێ چوار خواردنی تایبەتی خۆی هەیە بەخۆیەوە بەحەقەت ئەتوانی خواردنێ بۆ منە ناوێکی لێ بدۆزیتەوە مەسەلەن غەربی بێ بۆ نمە بکێ بە شتێکی کوردی مەسەلەن ناوێکی کوردی لێ بنێ ئێستا بۆ منە من ویستم خواردنێ دروستکەم نابنێم نێرگس بەڕاستی کاکدیارش لەگەڵ کاکدیارە ویسمان شتێک من و کاکدیار خواردنێکی غەربی بوو ویسمان ناوێ بنێن نێرگس هەم وەکو نێرگس جوان بوو هەم تامیشی زۆر خۆش بەڕاستی یعنی شغلی نەرگسیە بوو زۆر باشە شێف دلێر بابزانم ئێمە توانین داهێنان لە خواردنی خۆمانە بکەین ینی ئێستا بۆ منام شێفتابان شتێکی دروست کردووە کوبەیە بەڵام پێکاتەکەی تری لە قوڕاوە چێ بەڵام ئێمە زانین قوڕاو نییە ینی خواردنەکانی ئێمە قابلی ئەوان هەیە داهێنانیان تا بکەین وشتی جیاوازای لە دروستکەین یان مەسەلەن کە کوتمان قوڕاو ئیتر قوڕاو هەر قوڕاوە کە کوتمان گەنمە کوتاو گەنمە کوتاوە کە وتمان هەر خواردنێک کە باسمان کرد
توانێت تەجاوزکردنمان نییە لێ ئەتوانین داهێنان لە خواردنەکانی خۆمان بکەین قابل لێوان هەیە ئێمە خواردنەکانمان خۆشە بەتامە ئێمە بمانێ منافەسەی غەرب بکەین بە خواردنی خۆمان ئەبێ دیزایانی ئەم شێوازی ئیشە بگۆڕین گۆڕاندن بگەی بێ بە ئەوروپا ئەبێ لە ئینجازەیەکی سەحە بۆ ڕیستۆرانت گۆڕانمان هەبێ لە ستاف گۆڕانمان هەبێ ئەو ئەجیزانە بەکاری دێت ئەبێ بگۆڕێ لەو شێفانە ئەبێ یعنی ئێمە نیزامێکی مەطعەم و ڕیستۆران دابنین یەڵا بتوانین بۆ خواردنانەی خۆمان ئێمە منافەسە بکەین یعنی ئێمە بۆ نمونە من بۆ نمونەیەکت بۆ دێنمەوە لەو ئەمە ڕەنگێکەمێ دڵشیان لێم بێشێ یعنی ئێمە ئێستا یەکێک ئەڕوا ڕیستۆران تێدانا باسمان لە پاکی و لە ئیش و لە خواردن تێت خواردن پەیوەستە بە مەطبەخ گەیشتەوە یعنی بینایەکە بینی مەطعەمێکە بینی 20 دەفتەری لێداوە 20 دەفتەر کاچێ ئینجازە دێنێ سەحە ئەڕوا یەکەم جارەوە شارەوانی و مەسەلەن هەنێ ئوموری ئاسایشتەوە بێ ئەبێ سەحە چێ مەطبەخەکەی قیاسەکە فیتەیەکە ێنێ ئەو مەطبەخە قیاسەکە و ئینجازەکەی ئەیاتی بە گوێرەی مەتر بەڵام ئایا ئەم مەطبەخە بۆ گونجاوە بۆ مەطعەمێک سێ تابق بێت ئەتوانێت خواردنێکی پاک و دیزاینێکی جوان دەربێنێ بۆ مشتریەکانی نەخێر تەباخێکە کڕێ و چوار منجەڵدایە ناو ئەوە منافەسەی ئەوروپای پێ بکە ئابەوە منافەسە ناکرێ تۆ ئەبێ جارێ مەطبەخەکەت ڕێکخەی ئەو مەطبەخە ئەبێ بێن لە شێفەکان بپرسن وەرن شێفەکان ئەم مەطبەخە چی و چی پێویستە با ئێمە بڵێن ئەو ئەجیزای ئەوێ ئەو ئەجیزە ئەوەنە جیهاز دابنەی تا ئیشەکە بە پاکی بڕوا وەکو نیزامێکی عالەمی بێت گونجاو بێ وەکو ئەو وڵاتانە ئەمجا بێی دەستکاری مەطبەخەکەت بکەی دەستکاری مەطبەخەکەت بکەی بە چۆن خواردنەکانت ئەو خواردنانە ئێمە نەفرێک قۆزیە دەین کوڵاوێکە دەین ئەم کوڵاوە تۆ بێ سێ شاری سلێمانی کەی ڕێزم هەیە عنی لەگەڵ ڕێزمە هەمووی قاپێکی سوی تەنک بچووک فاسۆلیایەکی تێکەن هەر دنکەکەیەتی ئەو نە برنجی کوردی دانەی گۆشتێکی کوڵاوە ڕێزم هەیە ئەبێ بە جۆرێک بێ ئەو خواردە تۆ بتەوێ ئێستا لە وڵاتانە سەرەکەی دیزاینەکەی لە تامەکەی مویمترە تۆ ئەبێ لە پێشە چاو تێرکەی ئەو کابرا کەنانەکە هاتە پێشی ئەبێ سەرنجی بکێشێ خواردنەکە دوایی تامەکە ئێمە بەوە ناتوانین مەطبەخی ئابە و ڕەنگە ناتوانین منافەسەی دەرەوە بکەین بەڕاستی من پێ دەڵێم ئەبێ دەستکاری لە مەطعەمەکانمانە مەطبەخەکانمانە ئینجازەی سەحیمانە لە هەموو شتەکانمانە یاڵاتوانین منافەسەی دەرەوە بکەین شێفی باشمان هەیە بەڕاستی بەس ئەو ئیمکانیەتانەی نییە مەطعەمەکانمان باشە شەف دیار بەبزانین لە سلێمانیە یاخود با بڵێن لە هەولێرە یا لە هەڵەبجەیە لە شارێکی لە کەرکووکە بەبزانین ئێمە مەطعەمێکی تایبەتمان هەیە شوێنێکی تایبەتمان هەیە کە بەس خواردنە کوردیەکان عرضکە بەس خواردنە کوردیەکان دروستکە واتە ئیتیماماتی یەکەم و ئەخیری بەس بۆ خواردنە کوردیەکان بێ و لە غێری خواردنە کوردەوارەکان هیچی دیکە مەسەلەن بۆ من لای خۆی سەرف نەکا هەمانە لە هەولێر هەمانە لە سلێمانی ژەمانە لە هەولێر ئەوزە ماڵی دایک هەیە لە سلێمانی ماڵی کەریم سۆفی هەیە کەلەپوری شتێک وڵایی دووسێ کەلەپوری هەیە لە سلێمانیە من خۆم چوو بەسەردانیان کردژیواری کوردەواری هەیە یعنی کە چی بەڕاستی ئەڵی لە ناو لادیەکانی کوردستانە باشە شێف دیار با بزانم ئێوە باستان کرد کە ئەم جۆرە فیستیڤاڵانە گرنگن بۆ بابەتی گەشت و گوزاری بەڵام با بزانم چێشتخانە و ئەوەی کە شێف فەرمووی وتی ئەبێ دیزاینەکانمان بگۆڕین جوان پێ بین و هەروەها ینی بە شێوەیەک دروستیان کەین کە فعلەن ڕوومان بێ بڵێن چێشتخانەمان تا چەند چێشتخانەکانی ئێمە توانای ئەوان هەیە کە گەشتیان ڕاکێشن بۆ خۆیان تا حدێک توانایان هەیە بەڵام هێشتا وەک پێویست نین چونکە بەڕاستی ئێمە چەند جاداوان لێکەین کاکە ئێمە وەک شێفەکان شەفی بەتوانەمان هەیە مەطبەخی عەرەبی بینیوە مەطبەخی عێراقی بینیوە مەطبەخی بیانی بینیوە
پرس بێمە بکرد کە پێشێ مەتبەخەکە دابنی یعنی هەموو مەطعامێک هەموو ڕێستۆرانتێک بەس چێشخانەکەی ناخۆشە ناخۆشەکە لێ چییە یعنی نیان نازانێت بڵی کاشێکی جوانی بۆ بکات نازانێت سەقفێکی جوانی بۆ بکات نازانێت تەباغ و حەماوەیەکی ئیسیلی بۆ دابنێت ئەو شتانەیان نەکردو تا ئێستا عنی بەڵام زۆر شوێنی کەشمانەیە شایستی ئەوەیە بڵپی بڵێ ڕێستۆرانتە بڵێ مەتبەخی هەمانە زۆر سەرکەوتوو بووە لە مەتبەخە هەشمانە بە هیچ شێوەیە سەرکەوتوو نەبوو بە ئێستاشەوە. باشە شەف تابان ئێمە لە ڕۆژانی عوتڵا لە ڕۆژانی لەو ڕۆژانەی کە پشومانە بۆ نمونە ڕۆژانی هەینی لە یا مناسباتێک کە مەسەلەن بۆ منامە پێڵن عوتڵا لە جەژنەکانە نازانام ئێمە کێشەی هینمان بۆ دروستە بێ مەطعەم نییە شوێن نییە کە مەسەلەن نانی لێ بخورێ ئەوانەیە کە دێن مەسەلەن زۆر جار گلەی و گازەندای ئەوان هەیە لەو ڕۆژانە ئەوان تەمان عادەتەنەوانە ئەو ڕۆژانە گەشتەکەن ئەو ڕۆژانەش خواردنیان دەست ناکەوێت بەڵێ ئەو لەسەرەوە من و شێف دلێر ببوورە بەیارمەتی 2 هەفتە پێش جەژن بەڵێ لەگەڵ چەند شێفێک و کۆمەڵ میوانخانە و چەند لیزنێکی تر دەچوونێکمان هەبوو بۆ نانەوەخانەکان چێشخانەکان چاخانەکان هەر هەمیان ماگەدا کردەوە بێ ڕۆژی یەکەم ڕۆژی جەژن ئیش کرێت لە بەرەوەی گەشتارێکی زۆر گلەیمان لێکە ڕاست هەمویان بە خۆشحاڵیەوە پێشیان خۆش و کردیانەوە زۆر پێشیان ماوە بیکەنە بۆی غەرامە نەکرێن بابزانم شێفتابان ئامادەیە یا بەزانم ئەو ڕۆژانە ئیشەکەی کە ڕۆژانی بۆن منە ڕۆژانی پشووە بەڵێ ئیشەکەی من بە حکمیەوەی ئۆنلاینە ئیشەکەی من بە حکمیەوەی ئۆنلاینە و لە ڕێگەی پێیجەوەیە زیاتر لە پشۆکانە خواست و تەڵەبم بۆ دێت بۆ نمونە مناسبەی جەژنەکان یعنی 10 ڕۆژ پێش جەژن ئیتر من ئەبێ بەسەرە تەڵەب وەرگرم من خۆم ئامادەیم تایە و ئیشەکەیشم لەو کاتانە زۆر باشترە هەموو کاتێک یعنی زیاتر ئەو کاتانەی کە بەڕێزە دەڵێ عوتڵەیە و جەژنە و مناسبەیە خەڵک خواستی لەسەر شیرینیە خەڵک خواستی لە هەنێ خواردنی تایبەتەیە کە میوانداری ئەکا یان ئەیبا بۆ سەفەر بۆ نمونە ڕۆژی نەورۆز کە خەڵک ئەچێتە دەرەوە ئێوارەکەی تەڵەبی خواردنی کردووە و توێتی من بۆ بەیانیم هەڵەگرم و ئەیبم لەگەڵ خۆم کە لەوەیە زۆرێک لە شوێنەکان نەبێ بەڵام پێشنیارەکەی کاکشێف زۆر جوام و بەڕاستی جێگەی دەستخۆشی نەگەر ئیشیان لەسەر ئەوە کرد بێت زۆر باشە بێ یعنی لە ڕۆژانی عوتڵەشە هەموو شوێنانە هەبێ لە ڕۆژانی پشووە هەموو شوێنانە هەبێ لە بەرەوەی لە ڕۆژانی پشووە گەشتی ڕوو لە کوردستانەکە و ڕوو لە سلێمانی ئەکا ڕوو لە شارەکانی دەوروبەرەکە من بۆ خۆم لە پشووە سەردانی شاری هەولێرم کردووە زیاد لە 11 میوانخانە سەردانم کردووە چێشخانە عەفو هیچی نەبووە بەجددی سەردانم کردووە نەبووە یعنی کە ئەوە جێگەی نیگەرانیە ڕاستە ئەوەش کەواتەوەش گرفتێک کە هیوادارین کۆمەڵی شێفەکانی کوردستان ینی بیر لە چارەسەری ئەو مۆزوع ئەش بکەنەوە ئێمە کردومانە بەس بڵین ئێمە سە بمانێت لە سلێمانی ئەوە بکەین لە قەزاکان وانەی سنووری لای خۆمانەتوانین هەولێر بۆ منە شێفەکانی ئەوێ و کۆمەڵی ئەوێ ئەوان دەتوانن بۆ خۆیان ئەو کارە بکەن بەڵام ئێمە ئەم ساڵ توانیمان بە سەرکەوتوی جێبەجێ بکەین باش شێف نەریمان بابزانە بەڵێ کاکە پەیوەند خواردن تۆ بە خۆت لە ڕاستاندنەوەی ماشەڵڵا شت جوانە ڕازێنیتەوە سپاس کاک پەیوەند خزمەتتان بابزانم خواردن مەزهەرەکەی موهیمە ڕووکارەکەی موهیمە یاک پێکاتەکانی یا مەسەلەن بۆ منە چێژەکەی کەی خۆین ینی ئەمانە هەمویان گرنگن یا یەکێکیان گرنگە بەڕاستی هەمووی گرنگە کاپەیوەند سەرەتا باوچی گرنگە پاگوتەمیزیەکەی لە ڕووی تەندروستیەوە لە هەمووی گرنگتێکەوە بەحقەت گرنگی لە ئەوە هەیە ڕازانەوەش ئەوە هەر دەورێکی زۆرە تو پیا و ئیشیا زیاترە بێت تام و چێژەکەش ئەوە پێویست ناگاتوە ئەگەر بۆ منە ڕێستۆرانێک تام و چێژی خواردنەکەی نەکەی تابە ناچیتەوە بەلای مەڕاستیە یان ڕازانەوەکەی جوان نەبێ بەحقەت ئەمە شتێکە ئیتر ناک دووبارە ناکرێت بڵین تۆ ئەگەر بچیتەوە بۆ شوێنە ئەگەر تۆ خواردنەکەی خۆش بێ ناچیتەوە بۆ شوێنە ئەگەر بێت و خواردنەکەی تەرتیب و ڕازاوە بێ و بەتان بێ بە چێژ بێ ئەچیتەوە سەردانی ڕێستۆرانەکەی نەک جارێک دەیان جارە چیتەوە بەڕاستی شێف دلێر تۆ سەرۆکارت لەگەڵ خواردنی عەرەبی و مطبەخی عەرەبیشا هەیە باشە ناوی لە جنوب بەڵێ شێخ الطەباخ شێخ الطەباخ باش شێخ الطەباخین هەستەکەم خواردنی ئێمە بەنسبەت ئەوانەوە پێڵن خواردنی هاکەزایی ئەڵەی سوپە خۆین ئێمە ئەو خواردنی ئەوان مەسم بۆ نانە سلێمانی فەرقی هەیە ئەوە سلێمانی شارەکان دابەش بوونە بەڵێ کاڵی شارێکی عەرەبی مەسەلەن وەکو بەغا و ڕوومادی و مەسەلەن نەجەف ئەمانە زۆر خۆرن زۆر خۆر سلێمانی خۆشخۆرە خۆشخۆرە ئەمە پێڵن چڵێس مشتری
یعنی چەند نەوعێکی هەیە شتی بەتام و بەلەزەتی هەیە وەکو ئەف شارە زۆر بە زەحمەت تۆ ئەتوانی ڕازیانکەی شار هەیە نا ئەوێ بەس پێ بەردەمی پڕ بێ و زۆر بێ تەواوە دەست خۆش بێ بەس ئەم شارە خۆشخۆرە با بینە سەر خواردنی کوردی و عێراقی و بیانیەکان حەزەکەم یەکشت ئاماژەی پێ بکەمە کاک دیار و کاکنەریمان ئەزان ئێمە نەک شێفەکانی کوردستانین ئێمە لەگەڵ عێراقی شاین ئێستا شێفەکانی هەولێر سەردانی ئێمەیان کرد بەغاش داوای لێمان کرد ئەمانەوەیە فستیڤاڵێک دروستکەین ئایا یان لە بەغا بێ یان لە هەولێرا بێ ئەم فستیڤاڵە تایبەت بێ بە شێف وڵاتە عەرەبیەکان و ئەفریقیەکان یعنی وەکو تونس و مەغرب و مصر و سووریا و ئەردەن و لوبنان تورکیا چەند وڵاتێک و دادوەرێکی ئەوروپیش ئەمە زیاتر بۆ ناسینی شێف و مەطبەخی کوردی و عەرەبی عێراقە ئێستا ئێمە لەسەر ئەوە ئیشەکەین و ئێستا ئێمە و هەولێر لەگەڵ بەغا و بەسرە و چەند شارێکی تر یەکێتیەکی چێشنەران دروستەکەین بەس تایبەت بێ بە ئەو فستیڤاڵە هەتا وەکو سەرنجی وڵاتان و شێفەکان و وڵاتانی تر ڕاکێشین ئێمە بۆ کەلتور و بۆ وڵاتی خۆمان باش ئێمە ئەلعەفو ئێمە ئەبداوای لێوەرنەکە ئێمە توانای ئەومانە هەیە بەس ئێمە ئیمکانێتمان نییە بەتەنها ئێمە ئەتوانین بیانێنین توانین گەشتیاریش بێنین بەڵام ئێمە ئەو ئیمکانێتەمان نییە ئەو دەرفەتە بەڵام هەوڵی خۆمان داوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سەلامەت بنیاخوا شێف دیار بە بۆچوونی تۆ شێفە بێت چ خەسڵەتێکی تیا بێ ینی شێف یاخدا بڵێن توزانم ئەوەی کە خواردن دروستەکە ئەوەی کە سەرپەرشتی خواردنەکە کۆمەڵە خەسڵەتی حتمما پێویستە ئەو خەسڵەتەی کە لە شێفی باوە بڵێن باشە چ خەسڵەتێکە وڵا شێفە بێ زۆرنی خەسڵەتە باشەکانی تیا بێت بۆ نمونە لە قسەکردنە ئەتەکێتی قسەکردنی هەڵس و کەوتی جلوبەرگی بە ئوژدانی خۆی کە بەکاری بێنێ زەمیری خواردنەکە کە بەکاری هێنێ بزانە چی شتی خراپ بەکار نهێنێ ئەمانە هەمووی بۆ نمونە تۆ میوانێکە دێ لە بۆ ماڵەوە زۆری احترامیەگری مەسەرم بۆ نمونە پێت وایە کە ئەوەی تر میوانی تۆیە زۆر ڕێزێگری با بزانین تا چەند ئەو شوێنەی کە تۆ ئیشی تیاکەی ئەو مەتعمە ئیشی تیاکەی چێشخانە ئیشی تیاکەی بەم دیدە دەبێت تەماشایکە کامە میوانی توێ و هاتۆتە ماڵەکەت وەڵای من پێش هەموو شتێک کە خواردنشیان دروست لێ بنێم لە هەر شوێنێ بم یەکەم پیشەکەی خۆم خۆشەوێ دوم پیاەکەم بەخوا من لە خواترسە بەڕاستی ناتوان فێڵ لە خواردنی خۆمان بکەم خۆیاگەی بە سەرمانەوانیەوە شێف لێر ناتوانین فێڵی تیا بکەین خواردمان دروست کردووە خۆمان لە پێش هەموو کەسێک خۆمان لێ خۆین ناڵی خۆم لێخوا هاوڕێکەم لێخوا ئەی دووسبەی من بزانم ئەو شتە خراپەیان بۆ و ئەی زەمیری من و کاتاڵێکی بۆ یەڵم ئینسانە بێ کە شێف بووە بێ زەمیریش هەبێ زەمیر بەکار بێنە پێش هەموو شتێک شێف ئەبێت بەڕاستی ئەکتیڤ بێ بۆ مەسا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت پێیجێ بێ کاوەنتی خۆی هەبێت حەزری خۆی هەبێتایە لە هەموو شتێکە بزانێ خواردن بێت لی بزانێ لە شەرقی و غەربی و بەحرەکانە نیمە دکتۆرێکە شێف لە خزمەت شێف مامۆستایە دکتۆرە قایدی ئەو جێگای خۆی ڕاست مامۆستا ئەو ستافەی خۆی فێرەکاکە لەگەڵێت ئەوە گرنگە چونکە زانی تۆنە شێف دلێر زۆر جار تۆ شێفەکە وەکو باگراوند وایە لەو دیەوە خواردن دروستەکە لە مەتبەخە بەس تیمێکی لەگەڵە ئەمە چەند مهمە فێریان بکە کە چۆن پێشوازی لە میوان بکەن چۆن احترامی بگرن چونکە ئێمە بە کەس و کارمانەوە بە خێزانەکانمانەوە بە مناڵەکانمانەوە چین لە مەتعامێکە کە شێفێک سەرپەرشتیەکە نانەخۆین لەوێ ڕەنگە چەند سەعاتێک لەوێ بمێنینەوە ئەمە گرنگە ینی بزانین چۆن بەرخورد یا تەسەڕوفەکەی ڕاستەکەی لەگەڵ میوانانە وەکوتم شێف قایدە مامۆستاشە و دکتۆریشە شێف قایدی ئەو جێگای خۆیەتی ئەبێ قیادەی ئەو شوێنە بکە خواردنەکانی بە پاکی بە جواترین شێوە کە خەڵ ڕازی بکە بڕوات مامۆستایش ئەبێ وانە بێژ بێ هەموو ستافەکەی کە لەگەڵای فێری ئیشەکیان بکە
یعنی دکتۆریش بێت ئەبێ بەشی خۆیش بزانێ خواردنی ناتەندروست بە خەڵک نەدا زۆر باشە یعنی داوای لێبوردەکەم ڕاستە باشە ڕەنگە کاتم نەما بێ بەس پێم خۆشە هەر فرسەتێک بەمەوە بە شێفتابان و شێف نەریمانیش لە کۆتاییە بابزانم زۆر بە کورتی لە کۆتاییە چی بە گرنگە زانن هەم بۆ فیستیڤاڵەکەم هەم بۆ ئەوانەی کە بەشداریەکەم هەم بۆ ئەوانەی کە سەردانەکەن هەم بۆ بینەرانێکی ئێستا گوێ لە بەرنامەکە ئاگرن چی بە گرنگە زانن بۆ ئەوە وەڵاهی خۆی من ویستم پرسیاری ئەوەش بکەم ببوورە ئێمە ئەڵێن خواردن چییە ئەوە چەند فیستیڤاڵی بۆکەن و کاتی ئەم هەموو هێنەکەن و ئەم هەموو مەسرفاکەن بەس بەجددی خواردنی ئەوە نییە کە فیستیڤاڵی بۆ بکەی کە گرنگی پێ بێت و واروە بیکەی بە هۆشیاری بەڕاستێکی شایەنێتی بەڕاستی وەکردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵانە شتێکی زۆر دروستە و زیاتر هەتا زیاتریش بێ باشترە لەبەر ئەوەی کۆمەڵێک خواردن هەیە بە جددی لەم فیستیڤاڵانەیە خەڵگەی ناسێ هەر یعنی کە دێت تامیەکە ئیبینیڵە پێشتر نەم خواردووە بەڵێ یعنی من دووسێ جۆر خواردنم هەبوو یەک لەوانە ترامسیۆ بوو هەر بە جددی زۆر خەڵگەویت ئەمە چییە نەمبینیوە نەم خواردووە کە تامی ئەکرد لەزەتی لە تامەکەی بینی پاشان پرسیارێک کردی وڵی زۆر تایبەتە لە چی دروستی کردووە ئاگە لە فیستیڤاڵێکی وایە نەبێت دەی لە ماڵەوە لەکوێ دەستی ئەکەوێ یاخود لە مەطعەمێک لەکوێ دەستی ئەکەوێ ئەسڵەن ناوەکەی نازانێت تا داوای بکە بۆیە ناساندنی خۆراکەکانە بە خەڵکی ناساندنی خواردنەکانە ناساندنی شیرینیەکانە بۆیە هەتا بەردەوام بێ باشترە زۆر باشە با لە کۆتایە ڕای شێف نەریمانیش بزانم ینی بەڵێ کاکە پێوەنجان بەجددی سەبارەت بە هۆشیاری خواردن ینی هیچێک نییە لە شتە گرنگەکان پێ بێمە بە هۆشیاری و خواردن بخۆینە بێ بزانین چ خواردنێکە خۆین چی بۆمان باشە بەڕاستی وایە کاک پەیوەند یعنی زۆر خواردن هەیە مەسەلەن ناتەندروستە باقەت بۆمان هەیە مەسەلەن ئێستا زۆر لەم خواردنانەی بۆم ئەم فیستیڤاڵە بەڕاستی زۆربیان تەندروست بوون بەحقت زۆربیان تەندروست بن مانی بەڕاستی ئەم فیستیڤاڵێکی سەرکەوتوو بوو بەڕاستی هەم سەرپەرشاری شێفەکان کاک لێر بەڕاستی ینی کارێکی وای کرد ینی بەحقت دەرکەوتێکی ئەم خواردنانە لێرە دەرکەوێت بەحقت ینی بۆ بەڕاستی ینی تایبەت بێت من زۆر سوپاسی کاک شێف لێرەکەم کە ینی سوپاسی کارمەندەکانی شەکەم بۆ نمونە ئەندامەکانی خۆمان شێفەکان بەڕاستی زۆر ماندوو بن ئەوش دەستخۆشی زیاتر گەڕێنەوە بۆ شێف لێر بەڕاستی ئەو سەرپەرشتار بوو ینی بەڕاستی زۆر سوپاسەکەنەوەی هیوام وایە و کاک دیاری شەر زیاتر هیلاک بۆ بەڕاستی ناڵم بەڵام ئەو زیاتر کاک لێر هیلاک بۆ بێمانەوە بەڕاستی زۆر سپاس دەکەن ئەگە زۆر بە کورتی بێ شتێکت ماوە دیار ببوورە یەک شتێترم بۆ ئەو بەشداربووانەی کە لێرە بەشدارن بەڕاستی پێویستەکە بیر لەوە بکەنەوە ئەم شتە دووبارانە بەسە باشتی جیاوازیانە بێ بەشتی جیاواز بەشداری بکەن یعنی ئێستا زیاد لە هەفتا کە پر لەم شوێنەیە هەر هەمووی هەر یاپراخ هەر هەمووی هەر بریانی هەر هەمووی هەر فاسۆلیا نا تۆ پێویستەکە داهێنانێک بکەی شتێکی جیاوازت هەبێ بۆی بتوانیت چۆنەڵی خۆ و دەرکەوی و خواردنی جیاوازش بە خەڵکی بناسێنی سپاسی تایبەتیشم هەیە هەر عفونکە بۆ ئەم شێفە بەڕێزانە بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵمان جێدەستیان دیارە یەخوا سەرکەوتوو بن دەستی تۆش خۆش بێت لە کۆتاییدا سپاسی کەناڵی پەیامەکەم بەڕێزت ستافەکەی پێش و ئێستاش شێفە بەڕێزەکان و کۆمەڵی میوانخانە چێشخانەکان کە لەم جۆرە فیستیڤاڵانە هەمووانی کۆ کردەوە سپاس دەکەم شەف دلێرەگەر جەنابێ شتێکت ماوە زۆر بە کورتی سپاسی کەناڵەکەتانەکەم خی گەورە سەرکەوتوتەکە سپاسی ئەو پیشەکانمانەکەم هەمویان هیلاک بوون ئەمڕۆ لە بەیانیوە لێرن زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ شێف دلێر دادوەر و سەرپەرشتیاری دادوەری لە ئەم فیستیڤاڵەیە و کاک شێف دیار دادوەری فیستیڤاڵی تام و شێف نەریمان سەرپەرشتیار شێفتابانیش خاوەنی چێشتخانە زۆر سپاسان دەکەین کە لەم بەرنامەیە بەشدار بوون سپاس بۆ ئەو کاتەی کە بەێمەتان بەخشی بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەیە تاکو بێ گەشتنەوەیکی دیکە وتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ